لەژێر ناونیشانی عراق لە لێواری شەڕی ناوخۆی شیعەکان نزیک دەبێتەوە. گۆڤاری فۆرن پۆلیسی ئەمریکی راپۆرتێکی لەبارەی دۆخی عراق بڵاو کردوتەوە و تیایدا ئاماژە بەوە دەکات کە ململانەی نوێ لەبارەی دەسەڵاتی ئێرانە لەم وڵاتە. ئەو کێبڕکێتوندەی لە نێوان موقتەدا سەدر و ئێرانیش هەیە ئایندەی عراق یەکلای دەکاتەوە. گۆڤار ئەمریکەکە بڵاوی کردوتەوە سەدرکە لە 29 ئاب بۆ ماوەی 24 کاتژمێر پایتەختی بەغدای کردە ناوچەی جەنگ قەباری هێزی خۆی نمایش کرد بەر لەوەی کە بانگێشتی لانگرانی بکات بۆ کشانەوە لە ڕۆژی دواتر. راپۆرتە ئەمریکەکە ئاماژەی بۆ کردووە با پێچەوانەی ئەو ناڕەزایەتیە جەماوەریانەی لە ساڵی 2019 دژی گەندەڵی سیاسی دروست بوون تون و تیژەکانی ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ بەرەی ئێران سەری هەڵداوە. باپی راپۆرتەکە ڕووداوەکارە سەدبارەکانی ئەم دواییە کە گەیشتنە لووتکە و بەغدای کردە ناوچەیەکی جەنگ هۆکاری ئایەتوڵڵا کازم حایری بوو کە خانەنشینبوونی خۆی لە مەرجایەت ڕاگەیان تا ئێستا لە مێژوودا بڕیاری لەم جۆرە هاوشێوەی نەبووە. ئاماژەی بۆ کرد کە نامۆی ئایەتوڵڵا لە ژیاندا مابێت و جێنشینی خۆی دەستنیشان بکات چجای ئەوەی ئایەتوڵڵای عراق دان بە دەسەڵاتی پیاوانی ئاینی ئێران دابنێت لە خوم بەرامبەر بە نەجەفی عراق. لە بەرامبەریشدا ئەو سەرچاوەیە پێی وایە کە وڵەکانی ئێران بۆ کۆنتڕۆڵکردنی شوێن کەوتوانی سەدر بە باشی بیری لێ نەکراوەتەوە. با پێچەوانەوە پلانەکان شکستی هێنا بۆ پێی لانگرانی سەدر بە شێوەیەکی زۆر تون دڵسۆز شوێن کەوتەی خودی سەدرن. راپۆرتەکە دەڵێت لە 30 ئاب کاتێک سەدر داوای لە لانگرانی کرد لە ماوەی 60 خولەکدا لە پەرلەمان و ناوچەی سەوز بکشێنەوە و تون و تیژەکان بوەستێنن لێکچوونێکی نامۆ هەیە لەگەڵ ڕووداوەکانی واشنگتن لە سەرەتای ساڵی 2021 لە ئەمریکا کاتێک دۆناڵد ترەمپ داوای لە لانگرانی کرد لە باڵەخانەی کاپیتۆل لە واشنگتن بکشێنەوە. ئاماژەی بەو کرد کە سەدر ئەو پەیامەی بە ئێران گەیاند کە هەر چۆنێک هەوڵی زیادکردنی دەسەڵاتی خۆی بدات لە گۆڕەپانی سیاسەتی عراقدا بەڵام هێشتا سەدر لەسەر زەوی واقع باڵادەستە. ئاماژەی بەوەدا کە شەڕ لەگەڵ ئێران لە دوای هەڵبژاردنەکانی تشرینی یەکەمی 2021ەوە بەردەوامە کە عێراقی خستووەتە قەیرانی سیاسیەوە کاتێک هەرچەندە هاوپەیمانێتەکەی سەدر کورسی زیاتری لە هێزە سیاسیەکان بەدەستێنا کە ئێران پاڵپشتیان دەکات بەڵام نەیتوانیە حکوومەت پێک بهێنێت. لەبەر ڕۆشنایی ڕەتکردنەوەی ئێران بۆ لەدەستدانی هێز و دەسەڵاتی خۆی لە عێراق و ڕەتکردنەوەی سەدر لە پاشەکشەی هەڵوێستی دژ بەمبەرەیە هەردوولا خۆیان لە دۆخێکی نالەباردا بینیوەتەوە و ناچار بوون پەنا بۆ تند و تیژی ببن. لە کۆتایی راپۆرتەکەدا هاتووە ڕووداوە تون و تیژەکانی ئەم دواییانە بە خراپترین ململانەی نێوخۆی شیعەکان دادەنرێت تا ئێستا لە عێراقدا دوایەوەی کە زۆرینەی دیموگرافیای شیعەکان لە پاش ڕووخانی سەدام حوسێنەوە تەواو بە یەکگرتووی ماونەتەوە بەڵام ئێستا لە لێواری پێکدادانی ناوخۆییدان.